سڵاوتان لەبێ و کاتتان باش بەرنامەیەکی نوێی مژاری ئێستاتان پێشکەش دەکەم. بەرنامەم جارەمان تایبەتە بۆ گۆڕانکاری و کاریگەریانەی دۆناڵد ترامپ وەک سەرۆکی ئەمریکا کە بە شێوەیەکی ڕەسمی دەست بەکار بوو لە 20 مانگدا. دەمانێت بزانین ئەو گۆڕانکاریانە و یاخود ئەو کاریگەریانە چین کە دوای دەست بەکاربوونی دۆناڵد ترامپ دێتە ئاراوە. دەشمانوێت بزانین ئەمریکا ڕۆڵی ئەمریکا لە سیاسەتی دەرەوە یاخود سیاسەتی نوێی دەرەوەی ئەمریکا چۆن دەبێت و چی دەبێت. هەڵبەت دەشمانوێت بزانین هاتنە سەر حکومی دۆناڵد ترامپ کاریگەری چی دەبێت بۆ گەشەی ئابووری جیهان بە شێوەیەکی گشتی ئایا کاریگەریەکەی پێچەوانە دەبێت یاخود ڕاستەوانە. بۆمە بەسەر میوانداری زۆر بەڕێز کامەران کوردی چاودێری سیاسیەکەی. کامەران جان سڵاو دەبێم کاتەوە باش سپاس بۆ دەرفەتەکەت. سڵاو لە ئێوە شەو کاتتان باش. کامەران با بۆ دەست پێ بکەین. دوای دەست بەکاربوونی دۆناڵد ترامپ بۆ پێشەنابشت لە ئەمریکای ئەو گۆڕانکاریە خود ئەو کاریگەریانە چییە کە دوای دەست بەکاربوونی دۆناڵد ترامپ بە شێوەیەکی گشتی لە جیهان و ئەمریکا خودی ئەمریکادا ڕوو دەدەن؟ ئایا ئەتوانین بڵێن ئەرێنیە یاخود نەرێنیە؟ بەڵێ زۆر سپاس بۆ دەرفەتە ڕێزیشمەیە بۆ بینەرانتان. هاتنەوەی دۆناڵد ترامپ بۆ خولی دووەمی بەڵێن بە پشڕاوی پێش هەموو شتێک ڕووداوێکی مێژوویە بۆ ئەمریکیەکان و جیهانیش چۆنەڵی بە تاسەوە سەیری دەکەن. لێرەدا دوو بیر و بۆچوون هەن کە ئەکرێ بڵین دژ بە یەکن. بیر و بۆچوونێک سەیری ترامپەکەن یا خوێندنەوەیان بۆیان لەژێر ڕۆشنایی میدیاکانی ئەمریکایەوە میدیا جیهانیەکانیشە کە بە شێوەیەکی گشتی وێنەیەکی شێواوی ترامپیان پێشکەش کردووە. باوەڕیان وایە یا قەناعەتیان وایە تێگەیشتنیان پێیان وتراوە کە ترامپ کەسێکی شەڕخوازە یا بە بڵین کەسێکی تێکدەرە لە دەرەوەی سیستم هاتووە سیستمەکە تێک دەدا. ئەبینینەوە لە میدیا و لە ئەکادیمیەکانە باس کراوە هەتا لە سەرەتای هاتنیشیدا باسیەوە کرا کە ترامپ چۆنەڵی شەڕی سێمی جیهانی ئەخڵقێنێت کێشە دروست دەکات. بینیمان وان نەبوو. دیدێکی تر دیدێکی زیاتر دەتوانم بڵێم ئەرێنیە وەکو بڵێ پۆزتیڤە. باس لەوە کە ترامپ کە هاتۆتەوە هاوتایە لەگەڵ ئەو شەپۆلەی ڕاستەوەکانی جیهانە کە هاتۆتەوە. بۆ نمونە لە ئیتالیا لە دوای شەڕی دووەمی جیهانیەوە یەکەم جارە هێزی ڕاستەوەکانیانەوە لە نەمسا بۆ یەکەم جارە سەرۆکوەزیران بەدەستهێنن لە سوید لە هۆڵندا لە ئەرجنتین. ئەبینین شەپۆلێکی ڕاستەوەکان هەم لە ئەوروپا هەم لە ئەمریکاش کە بۆ نمونە کۆماریەکان لەسەر ڕاستەوەکان حسابەکرێن هاتوونەتەوە. چاوەڕێەوە کرێت ترامپ لە ناوخۆدا زیاتر کاریگەری زۆری هەبێ هەرچەندە لە جیهانی دەرەوەش هەیەی. بۆ نمونە لە ناوخۆدا خەریکی چاکسازیە بێت. ئێمازانی لە ماوەی 4 ساڵی ڕابردووی ئیدارەی بایدن و دیموکراتەکانە بارودۆخی ئابووری ئەمریکا زۆر خراپ بووە. بۆ نمونە ڕێزەی هەڵاوسان زۆر بووە، گرانیش تومەک هەبووە و هەروەها لە ئاستی دەرەوەش بۆ نمونە ئێمە سەرەکەین لە ئاستی جیهانە دوو جەنگی جیهانی ڕوویداوە، شەڕی ئۆکرانیا لە 2022 و هەروەها غەزەش لە ساڵی پارەوە کە پێڵێن لە 7 ئۆکتۆبرەوە. بۆیە ترامپ یەکێک لە ئەگەر دیقەتشتان دابێت لە کامپینی هەڵبژاردنەکانیە هەمیشە کەسێک بووە ئاشتی خواست بووە وای ڕاگەیاندووە کە ئەو دژی شەڕە ئەوێت جەنگەکان ڕابگرێت. بۆ نمونە ئەیوت من بە تەلەفۆنێک ئۆکرانیا ڕاگرم واگەر من سەرۆک بوومایە بە هیچ شێوێک 7 ئۆکتۆبر بڵێنەوەی غەزە ڕووی نەئەدا. و بینیشمان لە ڕێگەی نێردەرە سەرەکیەکەوەی لە قەتەر فشاری خستە سەر بنیامین ناتانیاهۆ کە ئاگربەست هەرچەندە بۆ ماوەی 42 ڕۆژە بەسێ قۆناغە ئەڕوا ئاگربەست ڕابگەێنێ. بۆیە خوێندنەوەی من بۆ ترامپ و تێگەیشتن لە کەسێتی ترامپ کەسێکە کە بڕیاری جەریئانە ئەیات و زوو جێبەجێیەکات. چۆن بۆ نمونە بینیمان لە 2020دا بڕیاری کوشتنی قاسم سولێمانیدا کە ئەو کاتە حسانەیەکی دیبلۆماسی هەبوو دیموکراتەکان نەیانەوێرا دەستی بۆ بەرن. بەڵام ئەو کە بۆ نمونە لە دیدی کنسەرڤەتیڤەکانە بە باوکی تیرۆر ناوبانگی دەرکرد بوو و ئەوەشی ناوی بەرەی مقاومە بوو. هەر قاسم سولێمانی بوو چ لە عێراق چ لە سووریا پشتگیری حیزبوڵایە کرد، پشتگیری حوسیەکانیە کرد، چەک و مەشقی پێکردن ئەوە بوو کوشتی. و بینیشمان بۆ نمونە خۆی ئەوەی ئەیوت من خلافەتی داعشم کۆتایی پێ هاتووە وەکو چۆنەڵی ئەو مەدالیایە یا ئەوە بە من ئەبەخشرێ لە بەروی ئەبوو بەگدادیم کوشتووە بڕیاری بە هەماشیەوە لە ناوبردینیم داوە و لە بیریشمان بێ بۆ بابەت لە ئینەکەی جەنابتەوە لە قسەکانی جەنابتەوە هەڵبە جەنابیش دەزانی ساقامگیری هەر وڵاتێک بەندە بە ئابووری و سیاسەتی دەرەوە بۆ پێی کە یەکەم وەزیریش کاڵبژێردا لە کابینەکەی دۆناڵد ترامپدا وەزیری دەرەوە بوو. دەمەوێت بزانم چەند هەندێک شوێن شابۆنم نەوتێتی ئەو وەزیرە تازە وتێتی هێزەکانی ئەمریکا دەبێت لە سووریا بمێنەوە بە نمونە و پشتیوانی هەسەدە بکەن. بۆ نمونە دەمەوێت بزانم سیاسەتی دەرەوەی دۆناڵد ترامپ چۆن دەبێت لەم کابینەیەدا ڕوئیاکانی بەرەوکوێ دەبێت لە ڕووی جیۆپۆلیتیکیەوە.
بەڵێ ویستمەوە پێ بڵێم بۆ نمونە هەر دانالد ترامپ و کە لە 2015 بەدواوە هەر لەسەر زاری برید مەگێر کە نوێنەری تایبەتی سێ سەرۆک بووە هەم ئۆباما هەم بایدن هەم بڵین دوای ئۆباما ترامپ و هەروەها بایدن خۆی لە بڵین کۆبوونەوەیەکی دایە با بڵین لە کۆنفرانسێکە باسیەوە کاڵێەوەی ڕاستی بێت ترامپ و بڕیاریدا چەک بە YPG ئێمە زانین بڵین هەپەکە یەکەکانی پاراستنی گەل ئەو کاتەکە لەژێر ئەو ناوەیە ئەیان کرد ئێستا بۆتە حەسەدە بڵین هێزەکانی سووریای دیموکرات لەبەرەوەی شەڕەکە شەڕی دژی تیرۆر بووە چاوەڕێی ئەوە شەکرێت دەگەر دیقەتشتان دابێت لە مانگی ڕابردووە لەوەتی کە بۆ بڵین لە مانگی 11 کۆتایی 11 کاتێککە بەشار ئەسەد کەوت و هەروەها کاتێککە تورکیا هێرشی کرد لەلایەن چەتەکانیانەوە بە پلەی ژیراوەکانیەوە بۆ سەر ناوچەکانی ڕۆژاوا هەتا ئێستا لە سووریا تەنها لە یەک شوێنە شەڕ هەیە ئێمە زانین لەسەر بەنداوی تشرینە ناوچەی ڕۆژاوایە پەلامانە درێ ئەمریکەکان هێزیان زیاد کرد لە 900 سەربازەوە کردیانە 2000 هەندێک ئەڵێن 2500 بێژگە لە هێزی تایبەت و هەروەها چەک و تفاقی زۆرتریشیان ناروە ئاڵای ئەمریکیشیان لەسەر دام و دەستگاکانی کوبانی ڕاگەیان و لە هەموو گرنگترەمانەش ئێمە لێدوانی چەند سیناتۆرێکمان بینی کە ئەو سیناتۆرانە چۆنەڵی دەسەڵاتیان هەیە وەکو لینسی گرام وەکو جان مەکەین بورە جان کەنەدی و هەروەها کریس ڤان هاڵنیش کە بۆ نمونە هەرسێکیان باسییان لەوە کردەگەر تورکیا لەسەر هێرشەکانی بەردەوام بێ بە تایبەتی جان کەنەدی وتی ئەگەر پەنجە بۆ تاڵەمۆیەکی سەر کوردەکان بەری دەوکاتە ئێمە ناچارە بین ئابلوقی ئابووری بخینە سەر پێشبینی منەوەیە هاوکاری ئەمریکەکان بۆ کوردەکان بەردەوامە بێ لەبەری و هاوکە ئەو پەیوەندیەکی استراتیجی قوڵە زیاتر لە بابەتی ئەمنی و ئاسایش و شەڕی داعشەوە ئێمە زانین مەترسی داعش لە ئێستاکەدا لە هەموو کاتێک زیاترە چ لە عێراقدا بێت چ لە سووریا بێت وێنەکانە بینین ڤیدیۆکانە بینین و لە هەمووی گرنگتریشەوەیە کورد مێژوویەک و ئەزمونێکی گرنگی هەیە لە بەرەی دژە تیرۆردا بووە لە پەرەی هاوپەیمانەکانە بووە چ لە باشوور پێشمەرگە بڵین چ لە ڕۆژ ئاواش بێ هەر بۆ مەبەست کەس چەکیان پێدراوە یعنی چاوەڕێەوە کرێت ترامپ بەرامبەر بە ئێرانیش بۆ نمونە ئابلوقەی ئابووری تون دەبێ بەرامبەر بە حوسیەکە تەمان ئەمە ئیسرائیل پێی هەڵەسێ بەڵام ئەمریکا پشگیری ئەکات پشگیری دیپلۆماسی ئەکات چونکە ئەگەر سیر بکەن لە ماوەی ساڵێکی ڕابردووە بنیامین ناتانیاهۆ توانیەوەی ئەمریکا لە ماوەی 20 ساڵان بەدەستینێنی لە شەڕی دژە تیرۆر لە 2001 بەدواوە لە ئەفغانستان و عێراق کە لە ئەفغانستان کشایەوە لە عێراق ئێران کێشەی بۆ دروست کرد سیرەکەی ئیسرائیلیا بنیامین ناتانیاهۆ کابینەکەی توانیان لە خەزدە دەستکەوتی باش بەدەست بێنن توانیان لە باشووری لوبنان فەرماندەکانی 1 و 2 وەکو حەسەن نەسوڕا و جێگیرەکەی وەموو فەرماندەکانی لە ناو بەرێ لە هەمووی گرنگ کرد بەشار ئەسەد و ڕژێمەکەیان ڕووخان کە بۆ نمونە شوێنێکی استراتیجی گرنگ بوو لەوێەوە چەک ئەگوازرایەوە بۆ حزب الله ئەو شوێنانەیان لێگرت ئەمە دەستکەوتێکی گرنگە لە ماوەی ساڵێکە بە هەمان شێوە چاوەڕێەوە کرێگەر لە عێراقیشا بڵین حەشد گروپەکانی حەشد و حوسیەکان هێرشەکانیان نەوەستێنن کە ئێستا وەستێنراوە کامرانەوەی گرنگە لە سووریادا بەتایبەت سەقامگیریە بەڕاستی بۆ هاوڵاتیان نەک بۆ گروپە چەکدارەکان پێ دوایە دەتوانێت بە پێ قسەی جەناب پێ دوایە دەتوانێت ڕۆڵی هەبێت لە هێورکردنەوەی بارودۆخەکە و دروستکردنی حکوومەتێک کە هەموو هاوڵاتیان لە سووریا بەتایبەتی لێی سوودمەند بن ئەگەر ئێمە سیر بکەین بەراورد بکەین چونکە دایما بێ بەراورد بکەین بەراوردی سووریا بکەین بە 2003 عێراقدا بیرتانیا لە 2003 بەدواوە کە بۆشایشی ئەمنی دروست بوو سوپانەما ئیتر ئەو گروپانە هەمووی دروست بوون قاعیدە هاتەوە سەرقاوی هاتەوە جەبهەت النوسڕە هەموو گروپانە بۆ نمونە کەوتنە دژایەتی ئەمریکا لە سووریا سەرڕایەوەی کە چەند ڤیدیۆیەک هەیە تا ئێستا تەوان بە بەراورد لە ناوەندی ڕۆژهەڵات چونکە ئەگەر مرۆڤێک خوێنی بڕێژێ بەلای منەوە یا بکوژرێت زۆرە بەڵام بە بەراورد بەو سیراع و ململانێنەی کە هەبووە چ لە لیبیا لە سووریا تا ئێستا وەزعەکە هێورە ڕاستە پەلاماری چۆنەڵی دروستەکان و عەلەویەکانیانە و هەنێ ڤیدیۆمان بینی لەوە چێت ئەحمەد شەرعیش بەو شێوەیە کە بۆ نمونە لەگەڵی ڕێ نەکەوتو لەمەریشەکان بە تایبەتی کە چوار مەرجیان داناوە یەکەم مەرج ڕێزگرتنە لە پێک هاتە نەتەوایەتیەکان دووەمیان بۆ نمونە پێویستە هاوکاری بکرێت لە هاتنەوەی هەناردەکانە کە بۆ خۆیەوە سەقامگیریە سێەم بۆ نمونە نابێت خاکی سووریا ببێتە هێرش شوێنی هێرش و مەترسی بۆ سەر دراوسەکانی کەمە بەس لە ئیسرائیلە هەتا ئێستا بینین بە شێوەک لە شێوەکان کۆنتڕۆڵی و هێزانەی کردووە بەڵام بە خوێندنەوەی خۆم بۆ گروپە ئیسلامیەکان زۆر زەحمەتە لە ناو یەکا لەبەرەوەی خاوەنی هەڵگری ئایدۆلۆژیایەکی توندن بتوانن تاسەر لەژێر کۆنتڕۆڵی کەسێکان بمێننەوە بەڵام ئەشکرێ بڵین دەرزیان وەرگتووە وانەیان وەرگتووە لە میسر
لە تونس لە جەزائیر لە زۆر شوێنی تر ئەگەر بۆ نمونە بەردەوام بن لەسەر دروستکردنی ناسەقامگیری چارەنووسیان وەکو داعشە بێت کە خەلافەتەکەی ڕووخاو ئێمە بینین ئێستا زۆرترین زیندانیەکانیان لای کوردەکانی ڕۆژئاوایە بەڵام با ئەمە بڵێن زۆر گرنگە ئێمە لە ڕۆژئاوا تا ڕادەیەک بێجگەلەوەی کە تورکیا و گروپەکانی هێرشەکان ئیستقرارێک هەیە لە 2015 بۆ نمونە کە ناویان ناوە بەڕێوەبەری دەسەڵاتی خۆ بەڕێوەبەری ئەنجومەنی بەڕێوەبردیان هەیە دەستوریان نووسیەوە پێکهاتەکان هەمووی مافیان پارێزراوە بەشدارن لەویا دوو نمونەی جیاواز دروست بووە توانین بەراوردی بکەین وەکو بڵین باشووری با بڵین باکووری عێراق یا کوردستانی خۆمان باشووری کوردستان لەگەڵ ناوچەکانی خوارەوە کە لە 2023 ناوچەکانی کوردستان ئارامتر بوون بۆ نمونە مەسیحیەکان لە مۆسڵ و بەغدادەوە ڕایانەکرد هاتن بۆ ناوچەی کوردستان ئاوارە سووریەکانە چون بۆ کوردستان لە بڕووی ئەمنیەوە کوردستان استقراری هەبوو وەکو خۆتان ئەڵێن و بینیشمان پوژانەوەیکی زۆر لە کوردستان ڕۆیدا بەداخەوە بڵین ڕاستە کەیسی گەندەڵی هەیە و خراپی حکومڕانی هەیە بە بەراوردکردن بە ناوچەکانی تر هەمیشە باشووری کوردستان یا با بڵین باکووری عێراق زۆر ئارامتر بووە ئێستا لە ڕۆژاواش هەمان حەقیقەت دەبینین لە ڕۆژاوا لەبەرەوەی یەک سوپات هەیە بڵین هەسەدەت هەیە بە شێوەیەک لە شێوەکان توانیوانە ئیستقرار بکەن حتا نمونەیەکتان بۆ بێنەوە پێش ڕوخانی بەشار ئەسەد دڵنیا مەزانن ئێران و رووسیا یا با بڵین بەشار ئەسەد ویستی لە ڕێگەی هۆز و عەشایرەکانەوە ڕاپەڕینێک دروستکە ئەوە بوو هەسەدا توانیتی ژوو پڕچەکیان کردن ئێران و ئەوان بۆ تێکدانی بارودۆخەکە هەسەدە توانی بە شێوەیەکی خێرا لە ماوەی چەند هەفتەیەکە ئەو ڕاپەڕینە یا با بڵین ئەو هەڵگەڕانەوەیە کۆنتڕۆڵ بکە ئێستاش ئەبینین کە شەڕ هەیە لەسەر بەنداوی تشرین و لەسەر ناوچەکانی ترە هەسەدە بەرگریەکی گرنگە کات نەک هەر بەرگریەکە بەڵکو بۆتە هۆیەوەی هەیمەنەی تورکیاش بشکێنێت چۆن بۆ منە ئەو فڕۆکەی بێفڕۆکەوانانە کە لە زۆر شوێنە کاریگەری گەورەی هەبوو بۆ نمونە لە ئۆکرانیا لە ئازربیژان بۆ نمونە لە بەرامبەر بە ئەرمەنیەکان توانیان یەکلایکەنەوە سێرەکەی لە ڕۆژاوا هەتا ئێستا هەڵە نەبن 25 دانی لێ خراوەتە خوارەوە کە ئەوە بڵین جۆرە درۆنێکە تورکیا زۆر شانازی پێوە کە زاواکەی ئەردۆگان لە MIT ئەو تەکنۆلۆژیایی هێناوەتەوە مەبەستم لە چییە یعنی کوردەکان ئێستا بگیریشیان هەیە درۆنی خۆشیان هەیە پێوترە درۆنی بروسک ئەو مەسلوب کوبانی خۆی باسی کرد لە جاو پێکەوتنەکەی ئەلعەرەبیەیە و گرنگترین شت بۆ کوردەکان ئەوەیە هەتا ئێستا هەسەدا جێپێکەی خۆی زۆر قایبە لە ڕووی دیپلۆماسیەوە بۆ نمونە داوای ئەوەی کردووە کە ئەبێ زمانی کوردی لە سووریا بەڕەسمی دانی پیادا بنرێت و هەروەها وشەی عەرەبی لە سووریا بکرێتەوە ئەوە بۆ خۆی کۆمەڵێک پێشادەی زۆر گرنگە کە داواکاری ئەکات باشە گا کامەران سەبارەت بە هەرێمی کوردستان و عێراق و شێوەیەکی گەشتیش ڕۆژهەڵاتی ناوەڕاست ئەوەی کە گرنگە بۆ ئێمە هەڵبەت هەرێمی کوردستانە بەتایبەت بارودۆخەکەت چۆن دەبێت لە ڕوانگەی سیاسەتی دەرەوەی دۆناڵد ترامپەوە بڵین دانڵد ترامپ کە خۆی ئەندازیاری دروستکردنی ڕێکەوتنامەی ئیبراهیمیە ڕێکەوتنامەی ئیبراهیمی لە خۆناخی یەکەم یا تەبعاً لە مانجیەکی 2020ەوە کە ئیمارات واشووی کرد یەکەم سەرەتا ئیمارات و بەحرەین بوو و هەروەها لەگەڵ مەغریب ئەم سێ وڵاتە بریتی بوو لەسەرەوەی کە بڵین پێوترێ پیس تو پرۆسپێریتی واتە ئاشتی بۆ خۆشگوزەرانی ئەگەر دیقەتیشتان دابێ بنیامین ناتانیاهۆ لە هەردوو وتاری ساڵی پار و پێراریشی لە نەتەوەیە گرتوەکان نەخشەی بەرزەکردەوە ساڵی بڵین ئەوە بۆ پێرار 2023 یەک نەخشەی پێبوو ساڵی پار 2024 دوو نەخشەی پێبوو ناویەنا ڕێگای ڕەحمەت لەگەڵ ڕێگای نەفرەت و بەردەوامیش باس لەوە کرێت کە بۆ نمونە دیزاینێک یا شێوازێکی نوێ نەخشەیەکی نوێی ناوەندی ڕۆژهەڵات هەیە تایبەتە بە ڕێکەوتنامەی ئیبراهیمی ڕێکەوتنامەی ئیبراهیمی لە ژێر لە ساڵی 2020دا ئیدارەی تەبەن پێشەوەی بڕۆن ئیدارەی ترامپ هی خولی یەکەمی 181 لاپەڕیان بڵاو کردەوە لە ژێر ناوی ئەوەی ئاشتی بەرەو خۆشگوزەرانی لەویان نەخشەیەکی گەورەیان داناوە ینی بڵین پلانێکی گەورە چییە بێت بریتە لەوەی وردە چەکەکان خامۆش بن ئەو هێزە چەکدارانەی کە دەوڵەتەکان بەکاریانە هێنن وەکو بڵین بەکرێجیرا وەکو بڵین بەرەی مقاومەوە بوو لە خەزە حەماس و دەرنرا لە باشووری لوبنان حزب الله بێهێزکرا بەشار ئەسەد کە بۆ نمونە پشگیری ئەکرا ئێران و ئێرانیش بێهێز بووە چاوەڕێەوە کرێ لە عێراقیش بە هەماشەوە لە هەڵبژاردننی 2010دا ئەگەر ئەکرێت دواب بکەوێت بە شێوەیەک لە شێوەکان حکومەتێکی نوێ دروست بێت ئەو حکومەتە زیاتر ئیش لەسەر سەقامگیری بکە و سعود یەشێتە ناو هاوپەیمانەکان و منە میشاڵم قۆناغی دووەمی ڕێکەوتنامەی ئیبراهیمی کە وەکو مارشل پلانی دوای جەنگی دووەمی جیهانی بۆ ئەوروپا وایە
هێزە چەک هێز نابێت لە دەستی حیزب بێت. ئەمە بۆ هەرێمی کوردستان زۆر گرنگە و حیزبانەی کە لە باشوور حکومڕانیەکەن لە ساڵی 1922ەوە هاوپەیمانەرەکانیش پشتگیریان کردوون بە تایبەتی لە شەڕی داعش ئەمریکیەکان چەکیان پێدراون بابەتی دشە تیرۆر. جارێکی ترە بێت چەک لە دەست دەوڵەتا بێت، چونکە وەکو ئەوروپا و ئەمریکا کە چەک لە دەست حیزبانیە دەوڵەت خاوەنداریەکە وەسپا ئەبێ لە خزمەتی خەڵکدا بێت. بەم شێوەیە سەقامگیری ڕوئەدا، چونکە حیزبەکان ئەبێ ململانەیەکی سیاسی بکەن لە مەبەسم لە چیە لە سندوقەکانی دەنگدانەوە بۆ نمونە بڕیار بدرێت کێ براوەیە، نەک چەک بڕیار بدات چێ براوە ئەبێت و چێ براوە نابێت. لە باشووری کوردستانیش پێیان خۆش پێ و یان نا ئەمە کاتێکی کەمی پێبچێ یا زۆرتری پێبچێ پەیامەکانیشیان پێگەێنراوە بۆ زانیاریتان. ئەمریکیەکان دوان داوە بە وەزارەتی پێشمەرگە ئەگەر هێزەکانی 1970 نەخەنەوە کاتە هەموو هاوکاریەکانیان ئەبڕن و ئەگەری زۆری شەیە هەمان ڕووداوی ئەفغانستان دووارە بێتەوە، چونکە ترامپ بڕیاری جەریئانە ئەدا ئەگەر بۆ نمونە نێوماڵی خۆیان ڕێک نەخەن کوردەکان ئەو کاتە ئەمریکیەکان دەتوانێت پشتگیری سەربازی یەکێتی و پارتی نەکات بەڕاستی. و ئێمەش دەزانین ئەگەر لە هەرێمی کوردستانە بۆشاییەک دروست بێت چی ئیستیقلالیەکە هەر ئیسلامیەکانن ئەبینی لەبەرەوەی لە سووریا داعشی لێیە، لە ناوچەکانی عێراقا حەشد هەیە، ئێران هەیە بەو شێوەیە هەرچەندە بەدەڵێم لە ئێران قبول ناکرێ، بەڵام ئەمێ وێنەیە بڵێم ڕێکەوتنامەی ئیبراهیمی بریتیە لەوەی کە جاریشتر نابێ پارەکان بنێرنە بانکەکانی دەرەوە بەرهێنانە بێ لە ناو خۆیان بکرێ. و نمونە و بەڵگەش محەممەد بن سەلمانە، محەممەد بن سەلمان کە پشتگیری تەواوی ترامپی هەبووە، ترامپ یەکەم سەردانی بۆ سعودیە بوو، 300 سەرۆکی دنیای ئیسلامی کۆکردەوەتی ئەم پریشکە ئاگرەیەکی ئێوە دروستان کردو بەبەستی لە ئیرهاب و تیرۆریزم بوو، هاتووە ناوچەکانی ئێمەشی گرتووە بەرماڵی ئێمە پێویستە چارەسەری بکەنەوە بوو. محەممەد بن سەلمان لە شەو ڕۆژێکە زۆرترین ئەو مەلا سەلەفیانەی کرد، حتا ئامۆزاکەی خۆی کرد، ڕێگری لێکرد. حتا محەممەد بن سەلمان لەم ڕۆژانەیە ئەڵێ ئێمە وانە ئاینیەکان لە مزگەوتەکانە ڕائەگرین، تەنها وتاری هەینی ئەمێنێتەوە لە بەروی ئەو وانانە ئەبنە هۆیەوەی کە وتاری ئیرهابی یا هان و پەرەپێدانی تونند و تیژی و تیرۆریزم دروست بێ. بینی وردە هاوپەیمانێتەکان دروستە بن، ئیمارات بە هەمان شێوە سەیرەکەی هەموو چاکسازیەکەن، عێراق بە هەمان شێوە بێ بەرەو ئەو ڕێچکەیە بڕوە، یعنی ئێرانیش بێهێز بووە، بەرەی مقاومەش بێهێز بووە و غەزە هێشتا باس لەوە ئاکرێ لە دوایەوەی کە بۆ منە ئاگر بەس ئەگەر سەر بکەوێ بەسێ خۆراقەکەی بە هیچ شێوێک ڕێکە نادرێ حەماس لە ڕێکەی چەکداریەوە بڕواتەوە قبوڵی ناکەنەوە چێ بکەم ڕاستین پرسیارە بۆ من گرنگ هەڵبەت ئەیکەمە پرسیاری کۆتاییش بۆ جەنابەت. ڕاستە هەڵبژاردننی سەرۆکاتی ئەمریکا پەیوەندیە بە مجیانەوە، بەڵام زۆرتر پەیوەندیە بە ناوخۆی ئەو وڵاتەوە بابەتێکەکەی کە زۆر گرنگە ئەویش ئێستا باتە بەرچاوم، ئەویش بابەتی دوو ڕەگەزی واتە ئەوترێت دۆناڵد ترامپ کاتێک خۆی پشتیوانی لەوە کرد کە پێویستە تەنها دوو ڕەگەزە بێت، ڕەگەزی نێرومێ بابەت باقی ئەوانی تر کە هەیە نابێ هەبێ، واتە دەوڵەتی ئەمریکا تەنها دان بە دوو ڕەگەزا دەنێت. ئەو پرۆسەیە چۆنە و بەو شێوازەیە ئەم قسەیە دروستە ڕاستایە؟ بەڵێ خۆ ترامپ خۆی دوێنێ لێدوانی داوە بڵین زیاتر لەبەرەوەی ئەمریکا وڵاتێکە لەسەر چۆنەڵی بیر و باوەڕە ئاینیەکانی کریستیانەتی دۆزراوەتە، وەختی خۆشی بۆ نمونە سەرزەمینی ئازادەکانە لە ماڵی خۆیان هەش کەس شتێکەکە کەس حەقی نییە بۆ نمونە لە تیۆری ئەمریکیەکانە دەستورە مافی ئازادی، بەڵام لە کاتێکا کە تۆ لە دنیای دەرەوەی لە ژینگەی دەرەوەی بە هیچ شوێک ڕێگە نادرێ بۆ نمونە ئەم حتا ئیلان مەسک ئەمڕۆ شتێکی تری دانابوو کە دۆستێکی نزیکی ترامپا ئەڵێ ئاڵای هاوڕەکەزەکان کە بڵین هەلکە زێڕینەیە من هەموو هەوڵێکی خۆمەیە ئەم ئاڵایە نەبێنێت جارێکتر، چونکە لە بیریشمان بێ لە ئەمریکا هاوڕەگەزەکان مانگی تایبەتی خۆیان هەیە، مانگیشیان هەیە خاص تەرخان کراوە لەوێ چالاکیەکەن نمایشەکەن ئاڵاکانیان لەبەروی کاریگەریان لەسەر مناڵەکان هەیە خۆیەوە گرفتێکە نەکەرەوە ترانسجێندەریش هەر هەڵبژاردنەوەی ترامپ بەو ڕێژە زۆرە ڕەتکردنەوەی ئایدۆلۆجیای چەپەکان بوو کە پێوترا وۆکیزم یعنی بەحسا بەمانە بە هۆش خۆیان و بە ئاگا هاتوونەتەوە. ئەمریکەکان بە ڕێژەیەکی زۆر ئەو بابەتیان ڕەفز کردوێتەوە، بەرمان لە بیرمان نەچێ مەسەلەی هاوڕەگەزخوازی لە ڕێگەیەوەی کە دوو کەس مافیان هەبێت لە هەندێک ویلایەت ڕێگەی پێدراوە، بەڵام ببێتە دیاردەیەکی گشتی و بسەپێنرێ بە هیچ شێوەیە ڕێگەی پێ نادرێت. و ترامپ خۆشی وتێتی بۆ نمونە تەنها دوو ڕەگەز هەیە، ڕەگەزی بڵین نێر هەیە و ڕەگەزی مێ هەیە، ئەوەی کە لە بایۆلۆجیشە هەرچەندە من ئەڵێم ئەشێ ڕەگەزی تریش هەبێت بۆ نمونە وەکوڵی نێرە مووکمان هەیە هەنێ، بەڵام ئەوە دەگمەنە شازە لە ئاژەڵەکانی شاشتی وابینی، بەڵام بە شێوەیەکی گشتی ئێمە هەمومان کە ئەبینین لە ڕووی بایۆلۆجیەوە لە ڕووی زانستیەوە
ئینسان دیارە ینی با بڵین لە ڕووی جستەیەوە چ جۆرێکی هەیە ڕاستە ئەگەر بۆ نمونە تەبان ئەگەر نێرەبووکیش بێ و ئینساناتوانێت نەشتەرگەری بکە ئەمە شتێکە لەوە شتێک ڕووی داوە لە ناو سروشتا گۆڕانکاری کراوە بەڵام هاوڕەگەزخوازی و ترانسجێندەر کە لە هاوڕەگەزخوازی مەترسیدارترە ترانسجێندەر ئەوەیە کەسێک بۆ نمونە ئەڵێ من هەستم هەیە ڕاستە جسمەکەی پیاوە بەڵام هەستێکی ئافرەتانەم هەیە زیاتر سایکۆلۆجیە واکابێ خەڵک بچێتە ژێر ئەو هەستی ئەوە جا لەگەڵ ڕێزمە فاشیزمی چوایە فاشیزم بۆ نمونەڵێ من ڕقم لە ڕەگەزێکی ترە و ڕەگەزی من پەسەندترە وەکو چۆنەڵی نەژاد پەرستیش وایە بۆ نمونە ڕەگەزی من کە سپی پێستم لە ڕەگەزەکانی بڵێ ڕەچەڵەکەم لە ڕەچەڵەکانی تر باشترە سەیری تورکیاکەن تورکاڵێ بۆ نمونە نەژادی ئێمە لە نەژادی کورد باشترە شتێک بەبوونی کوردەوە نییە مە بەسم لە چێ نامەوێ بڵێن ترانسجێندەریش هەستە فیڵینە ئەو هەستە ناکرێ ئینسان بە زۆر بیسەپێنێ بەسەر بنای ینی ئێمە هەمومان لەژێر گۆڕانکاری هۆرمۆنای تۆکرێ ئەمڕۆ هەستێکی هەبێ بەیانی هەستێکی ترێ هەبێ بەو شێوەیە فەوزا دروست دەبێ و مناڵەکانیش سەریان لێ تێگەچێت لە ئەمریکا کێشە ئەوە کەمەوە ئەتوانی بەس ئەوەنە پێم بڵێیت دۆناڵد ترامپ دەتوانێت خۆی بەتەنها ئەوە ڕەت بکاتەوە یاخود بەردەوامی پێ بدات بۆ بڕیارە یان ئەبێ بگەڕێتەوە بۆ کۆنگرێس ئەگەر زۆر بە کورتی وەڵام بیتەوە خۆی هەر بڕیار دەرەکات کۆمەڵی بڕیاری سەرۆکاتی دەرەکات لەیەوە بۆ نمونە ئەتوانێت بیسەپێنێ بەڵام ئەتوانرێت لە دادگا چۆنەڵی تەحەدای بکرێ بڕۆنەوە بڵێن لەگەڵ دەستوری ئەمریکا یەک ناگرێتەوە ئازادی شخصی پێشێلەکەی بەڵام ئەتوانی وەکو بڕیارێکی فێدراڵ ئەو ویلایەتانەی کە ئەم شتاناکەن یا مەکتەبەکان فەندیان پێ نەدرێ هاوکاری حکومیان پێ نەدرێ و کاتەوانیش مەجبورە بن ئەم شتە وەلاف بکەن وە خەڵکیش قبوڵی نییە ئەوەش گرنگە لەبەرەوەی ترامپ تەنها خۆی نییە ترامپ ئەو کەسانەشەکە دەنگیان پێداوە نزیکەی هەڵە نەبم 7 ملیۆنە 74 ملیۆنە ڕێژەکە بزەوت ینی ترامپ تعبیرە لە ڕەئی بەشێکی زۆری کۆمەڵگای ئەمریکی کە ئەو دیاردەیان ڕەت کردوتەوە یان ئەڵێن ئەگەر بۆ نمونە بات تەنها بۆ خۆت بێ پێویست ناکات لە شوێنێکی گشتیا بیسەپێنی زۆر باش زۆر سپاس کا کامەران کوردی چاودێری سیاسی زۆر سپاس ئەرکت کێشا لە ئەمریکا زۆر سپاس بۆ ئێوەش سەرکەوتوو بن بۆ وەرگرتنی زانیاری زیاتر سەبارەت بە پرسی دەست بەکاربوونی دۆناڵد ترامپ بە شێوەیەکی ڕسمی زانیاری زیاتر وەرگین و گفتوگۆی زیاتر دەکەین لەگەڵ زۆر بەڕێز دکتۆر سامان شاڵی چاودێری سیاسی دکتۆر ژیان سڵاو دەبێن کاتەوە باش سپاس بۆ دەرفەتەکەی بەڕێزن سەرچاو کاک دکتۆر ژیان با لەوە دەست پێ بکەین دۆناڵد ترامپ لە گوتارەکەی خۆیدا کە وەک 47مین سەرۆکی ئەمریکا دەست بەکار بوو ئاماژەی بەوە کرد وتی ئێستا سەردەمی زێڕینی ئەمریکا دەستی پێکرد دەمەوێت بزانم ئەو دەستەواژەی سەرۆکی ئەمریکا بەکاریانە جۆش و خرۆشی خۆی بوو یاخود ئەو قسەیە دروستە بۆ ئەمریکا طبعا ئەوە بەشێکە لە هینی بەڵێنی هەڵبژارنەکانە کە یای کە دەرفەتێکی زێرین بۆ ئەمریکا هاتۆتە پێشەوە بەو شێوەیە سەیرەکە کە ئەڵێ ئەمریکا یەکەمە یعنی هەموو هەوڵەکانی ئەیە کە ئەمریکا لە هەموو شتەکانێکە ئیکا چ ناوخۆ بێ چ لە دەرەوە بێ چ لە عسکەری بێ چ لە ئابووری بێ چ لە سیاسی بێ کەواتە ئەمریکا ئەبێ بەرژەوەندی یەکەمی ئەمریکای تیابێ و ئەم وتارەشی کە پێشکەشی کرد چۆنەڵی ئامادەبوونێکە بۆ ئەوەی کە ئەو کارانەی کە ئەوێ بیکە لە داهاتووی لەم 4 ساڵی کە لە بەردەسیاتی و طبعا لەم 4 ساڵە بەتایبەتی ساڵی یەکەم و دووهەمی چۆنەڵێ سەلاحەتێکی مطلقی هەیە چکە دگەل لەوەی سەرۆکایەتی بردەوە سەرۆکایەتی کۆنگرسیشی بردەوە کە پیران و نوابیشە لەبەر ئەوە داواکارەکانی یان ئەو بڕیارانەی کە ئەدرێ بە ئاسانی لەم لە کۆنگرس دەرەچێ لە پشگیری لە بڕیارەکانی سەرۆک ترامپ بکرێ زۆر باشە سەبارەت بە سیاسەتی دۆناڵد ترامپ سیاسەتی دەرەوەی بە تایبەت بەرامبەر یەکێتی ئەوروپا و ناتۆ هەڵبەت پێشتر چەند جارێک ئاماژەی بۆ کردو بە تایبەت ناتۆ دەڵێت دەبێت خەرجەکانتان کەم بکەنەوە بەیشتی ناتۆش دەڵێت دەبێت نزیکی هاوتاییەک ڕابگرن لە نێوان هاوردە و هەناردەکردندا دەمەوێت بزانم سیاسەتی دۆناڵد ترامپ بەرامبەر بە یەکێتی ئەوروپا و بە تایبەت
ناتۆ چی دەبێت دوای دەتوانێت ئەو بڕیارانە هەر خۆی سەر بە خۆبیدا یاخود دەبێت بگەڕێتەوە بۆ کۆنگرێس وەکو ئەگەر بشگەڕێتەوە بە کۆنگرسیش هەر وەکو وتم کۆنگرسەکە لەژێر دەستی خۆیەتی و پشگیری بڕیارەکانی ترامپ بکرێت. مەسلەی ناتۆ کاکە ئەبێ هەموو وڵاتێک کە بەشێکە لە ناتۆ ئەبێ سێی بوجەی گشتی وڵاتەکەی تەرخانکا بۆ ناتۆ. ئەم وڵاتانەی کە بەشنێکن لە ناتۆ زۆریان یعنی پابەند نەبوون بەوە لەبەرەوە ترامپ قبول ناکات سەی گەورەترین زەبەلاحترین اقتصاد لە عالەمە تەرخانی کا بۆ ئەوان و ئەوانیش پابەند نەبن بەوە لەبەر ئەوە ئەبێ ئەوانیش بێنە پێشەوە و زۆر دەوڵەت خۆی ئامادە کردووە کە سەی بوجەی گشتی خۆی تەرخانکە بۆ ناتۆ. ئەگەر ئەمە نەکەن ناتۆ لەوانە شەوکو چۆن لە مەسلەی ژینگە لاوە ڕۆژیشەوە جارێکی تر لە اتفاقی پاریس هاتە دەرەوە لەوانەیە ئەو مەترسێش زیاد ببێت بەڵام ئەوەش وە ئەکا کە ئەوروپا ئەبێ هەوڵی بەرگری لە خۆی بکات و زیاتر کولفەکان زیاتر ئەبێت وەک لەوەی ئەمریکا بە هەموو هێزەکەیەوە بە هەموو قوواتەکەیەوە و عالەم لێی ئەترسێت لە ڕووی عسکەریەوە کە پشگیریانەکە لەبەرەوە ئەبێ اتحادی ئەوروپیش خۆیان بڕیاری خۆیان بن بە هەڵبسن بە ئەوەی کە بەشی خۆیان لە بوجەی خۆیان تەرخان کرێ بۆ ناتۆ بۆ ئەوەی ئەو هەماهەنگێ هەیە لە بینیانە زیاتر بێ و پتەوتر بێ چکە خۆ دەزانی مەسلەی ناتۆ نییە مەسلەکە مەسلەی اقتصادە مەسلەی سیاسەتە مەسلەی خۆبەرگریە لەو خاستن لە مەترسی لەسەر لە رووسیاوە ئەمانە هەمووی کاریگەریەکە لەوەی اتحادی ئەوروپی بڕیارێک بە چۆن تەعاملەکە لەگەڵ سیاسەتی ترامپی تازە. سەوارەت بە ڕاگررتنی جەنگ دۆناڵد ترامپ پێشۆی هەڵبژێدرێت بە سەرۆکی ئەمریکا لە بانگەشە هەڵبژاردنەکانی و پێشووتریش ئاماژەی بەوە کرد کە ئەگەر بێتە سەر حکوم هەوڵی ڕاگررتنی جەنگ دەدات و نایەوە جەنگ ڕووبات. پرسیارەکەم لێرە ئەمەیە دۆناڵد ترامپ دەتوانێت هەڵبەت لە گوتارەکەش یا دیوتی جەنگ ڕادەگرین و بەریەکی نوێ دەکەینەوە بەری جیهاندا دۆناڵد ترامپ دەتوانێت ببێتە هۆی ڕاگررتن یاخود بە شێوەیەک دانوستان لەو ئاڵۆزیانی کە هەیە بە تایبەت رووسیا و ئۆکرانیا بە تایبەت ئەوەی کە لە سوودان هەیە سووریا و ئەو شێوەکانی تر دەتوانێت ئەو کارە بکات؟ بەڵێ ئەتوانێت چونکە ئەو ئیمانی بەوەیە کە ئاشتی لە ڕێگای هێزەوە من ئەمە بەحث کردووە لەوە پێشیش ئەمریکا خۆتان نەزانن جگەل لە هێزی سیاسی و ئابووری عسکەرێکەشی ئەو هەوڵە بە پێی هەوڵجار لە ڕێی سیاسەتیەوە بە گفتوگۆ بە ئاشتیانە کێشەکان حەلکە و زۆریش وتی لە کوشکی سپی وتی کە هین ئامادەیە زلنسکی ئامادەیە کە گفتوگۆ بکە وتی ئەمەش باشە بۆ رووسیا چونکە اقتصادی رووسیا زۆر خراپە و ئەگەر ئەمە نەکات یعنی نێتە سەرخەتی ئاشتیەوە رووسیا زەرێکی گەورە ئەکات یعنی ئەمە هەم چۆنە لە داواکار و لە لایەکی کەشەوە هەم تیژی لەگەڵە کە ئەگەر ئەمە نەبێ تووشی زیانێکی گەورە ئەبیت لەبەر ئەوە متأکیدم وە کۆبوونەوەیەکی ژەبێت لەم نزیکانە لە بینی پوتین و ترامپە متأکیدم ئەتوانێ بەو کێشانە بەو سیاسەتە جارە بە سیاست کێشەکان حەلکە دوورکەوێتەوە لە شەڕی یان جەنگیان بچنە ئەو شەڕەوە کە ئەوان بەشێک نینتیا کە بەشداری نەبوون ئەوەی بەشداری کراوە پارەیەکی زۆر زەبەلاح بە ملیارات دۆلار لە میزانەی ئەمریکا ڕۆشتووە بۆ پشگیری ئۆکرانیا و هەروەها ئەوروپاش تەحملی ئەوەی نەماوە کە زیاتر پارە بنێرێ بۆ ئۆکرانیا لەبەرەوە هەموو لاکان ئامادەن کە چۆنەڵێ ئاگربەست هەبێ لە ئەوروپا ئەوە لەلایەکە و لەلایەکی تۆشۆگەریتە ناوچەکەی خۆمان ئەوەی غەزا قسەیەکی کردوتی هیوادارم شەڕەکە بوەستێت پێش ئەوەی من بچمە کۆشکی سپی ئەجین دەوزەق دروزە بێ لە ناوچەکە لەبەر ئەوە زوو کەشتنە ئەم ڕێکەوتنە وەزانیمان ئێستا ئاگربەست هەیە دیلەکان گۆڕاونەتەوە و هیوادارین کە ئەم ئاگربەستەش خۆی بگرێت لەبەرەوە ئەو دوو شەڕە هەیە ئێستا لە ناوچە ئەمێنێتەوە شەڕی
دوای ئەوە شەری ئابوووریەکەی لەگەڵ سینا کە هۆشداریەوە بەسین و لەگەڵ ناوچەکانی ترا بە تایبەتی چاینا زۆر گرنگە بۆیان. جەنابەت ئاماژەت بە ئابووری کرد هەڵبەت لەگەڵ دەست بەکاربوونی هەر سەرۆکی ئەمریکایە پرسی ئابووری پرسێکی گرنگە لە جیاندانە. دەمەوێت ئەوە ببینم یاخود ئەوە بزانم سەبارەت بە پرسی ئابووری بە تایبەت بابەتی وزە نەوت ئۆتۆمبیلی کارەبایی وەکو جەنابەت ئاماژەت پێکرد لەگەڵ چینە ئابووری چین دەتوانێت بە دەست بەکاربوونی دۆناڵد ترامپ ئەو هیوایە بخوازرێ بۆی کە گەشەی ئابووری جیهان بە شێوەیەکی گشتی بەرەو باشبوون دەڕات یاخود نەخێر و پێچەوانەوەیە؟ بە پێچانەوە نابێت چونکە سینیش ئامادەی خۆی پیشانەوە کە زۆر هاوکاری پێ لەگەڵ ترامپە چونکە باژە ئەی ناسن قسەکانی کەوتی ئەیکات و ئەو بەڵێنەی کە یاوێتی بە خەڵک لەعانی هەڵبژاردنە بینیمان لەعانی هەوە ڕۆژە زۆر ئەوامری تەنفیزی دەرکرد کە زۆری لەوە بوو مەسلەی سنوورەکە بوو مەسلەی ژینگە و مەسلەی مهمترین شت کە ئەوەیە کە لە ژینگە هاتە دەرەوە ژینگە وتی ئەبێن نەوتی خۆمان دەرهێنین تاقی خۆمان دەرهێنین ئێمە لە عالم دەوڵەمەندترین ئەمە ئەم کارانە کە ئەیکات نۆکو لەبەر ئەوەی نەوتی ژێنێتە خوارەوە دووهەم ئەوەیە کە ئەو چۆنەڵێ هەڵاوسانەی کە هەیە لە ئەمریکا بێنێتە خوارەوە و هەروەها چۆنەڵی کۆمیتێکی تازەشی دروست کردووە بۆ ئەوەی حکوومەتی زیاتر هین بێت خرجەکانی کەم کاتەوە و خەرجی حکوومەتی ئەمریکا کەم کرێتەوە بۆ ئەی بتوانە چۆنەڵێ ئەو کەم و کوڕی کە هەیە لەو قەرزانەی کە هەیەە 36 تریلیۆن دۆلار ئیستا ئەمریکا نوقسانی هەیە ئەبێ چارەسەر بکرێت و ئەمەش ئەتوانێت لە ڕووی ئەوەی کە کار بکە بۆ ئابووری و یەکەم شت ئەوەیە کەوتیشی سەعری ناوخۆ ئەبێ بێتە خوارەوە و سەعری ناوخۆش چۆنێتە خوارەوە نەوت بێنتە خوارەوە چونکە ئەو نەقلی و شەحنی زۆر گران بووە لەبەر ئەوەی نەوت گرانە ئەوە کە هاتە خوارەوە کاڵا و خواردون و شتی ژێتە خوارەوە وردە وردە سعرەکانی هێننە خوارەوە و هەوڵی ئەوەشەدا تەمان ئەو اتیفاقیانەی کە ئیشیکا لەگەڵ دەوڵەتەکانی ترا ئەبێ لە بەرژەوەندی ئەمریکا بێ وەکوتم چونکە ئەمریکا بە یەکەم دائنێت وە لەو خەتەوە ئەبێ هەموو یعنی معاملەی لەگەڵا بکەن و تێبگەن لە سیاسەتی تازەی خۆی چ لە ئەمریکا چ لە دەرەوەی ئەمریکا چ لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستیشە. سەبارەت بەو دراوانەی هەڵبەت دکتۆرەمەوە کەمە کۆتا پرسیار و وەکو پێشبینێکی لە جەنابتی وەرگرم وەکو چاودێرانی سیاسی و پێتان وایە کە ئەو دراوە تازەی کە هەڵە دراوە دیجیتاڵی تازەی کە دۆناڵد ترامپ بەناوی دۆناڵد ترامپەوەیە دەتوانێت هاوشێوەی بیتکۆین بەهێز ببێت و کاری پێ بکرێت بەو شێوەی کە ئێستا کار بە بیتکۆین دەکرێت؟ طبعا کاری پێکرێ چونکە بە شێوەیەک هاتە خوارەوە بە 19 سم بوو یەکسەر چۆن نزیکی 65 بۆ 75 دۆلار یعنی ئستا قیمەتەکەی لە هەوە ڕۆژە لەم دوو ڕۆژە گەشتۆتە 13 میلیارد دۆلار ئەمە کەم نییە بۆ هەر شتێک کە لە هەوە ڕۆژەوە وا بڕفێت و کاری پێ بکرێت و طبعا ترامپ ئەتوانی ئەوە بیکا بە ئەوەی کاری پێ بکە بەڵام لێرە ئێشتا مەسلەی بتکۆین ڕاستە وتی پشگیری زیاترەکەم و هەر بۆ خۆشی نەهێنا بتکۆینی ترامپ بۆژنەکەشی کردووە ملێنە بتکۆین لەبەر ئەوە تەماشاکەی ئەو کابراایەکی بازرگانە و زۆر مصڕە لەوەی کە اقتصاد بەهێز کات و طبعا لەگەڵ ئەوەش اقتصادی خۆشی بەهێزترەکات و بێت تعاملیشی لەگەڵا بکرێت و ئەوە توانە لە ڕێگای بەنقی مرکزی خۆیانەوە هەوڵێ بە کە زیاتر تعامل کرێت لەگەڵ بتکۆینە بەڵام بتکۆین مەترسی ئەوە هەیە کە سنووری لەسەر نیە سنسەری لەسەر نییە خەڵکەکان ئەتوانن ئەو پارەیە برن بهێنن یعنی بەتایبەتی ئەوانەی تۆرۆریستن ئەرهابیەکانن ئەتوانن بەکاری بێنن
و قاچاقچیەکان بەکارێنن، ئەوانەی حەشیشە و درەگە بن بەکارێنن، ئەمانە ئەبێ سنوورێکی بۆ دابرێ. ئەوەی کە هەیە ئێستا معاملەی پێکرێ ترسناکی هەیە لەسەر وەزعی دراو بەعام، بە تایبەتیش لەسەر وەزعی دراوی ئەمریکا دۆلارەکە. زۆر بەڕێز دکتۆر سامان شاڵی چاودێری سیاسی، زۆر سپاس بۆ دەرفەتەکەت. علی ڕەوف نوێنەری مامۆستایانی گرێبەست بە تۆڕی میدیای ئێستای ڕاگەیان بەهۆی دابەشنەکردنی شایستە دارایەکانی مانگی 7 و 8 مامۆستایانەوە خۆپیشاندان لە بەردەم ئەنجومەنی وەزیران دەکەن و جەختی لەوەش کردەوە ئەگەر حکوومەتی کاربڕێکەر یەک تۆز لە خەمی مامۆستایانی گرێبەستدا بووایە بەو شێوەیە ڕەفتاری لەگەڵ نەدەکردن. بەڕاستی زۆر بەداخەوە کە ئەو کاتی ئێمە مامۆستای وانەبێژ بووین بە گرێبەست زیاتر لە 6 مانگی بەسەدا چۆ تاوەکو ئێستا شایستەی دارایی مانگی 7 کە بڕەپارەیەکی مەقتوعە دەکات 400,000 تاوەکو ئێستا لە پارێزگای هەولێر و دۆک و ئیدارە سەربەخۆکان دابەش نەکراوە، لە پارێزگای سولێمانی دابەش کراوە. یعنی حکوومەتی کاربڕێکەر بەڕاستی ئەگەر تۆزە خەمی وەزارەتی پەروەردە بێ وا لە مامۆستایان ناکات، چونکە ئێستا ئێمە لە ساڵی 2025 داین بەرەو نزیک دەمینەوە لە مانگی 2 تو تاوەکو ئێستا شایستەی دارایی مانگی 7 ساڵی ڕابردوو دابشت نەکردو. یعنی ئەوە لە هیچ وڵاتێکی دواکەوتو ئەو شتێژ نییە. ئەگە ئەوان تۆسقالێک خەمی پەروەردەیان بێ وا لە مامۆستا ناکەن بەڕاستی تەواو، چونکە ئێمە زیاد لە 1 مانگە ئێمە لە سەخەتین هەر بە گفتوگۆ دەڵێن کاکە گیان دابش بکەن، شێوازی قسەی پەروەردەیی ئاشتیانە لەگەڵیان بەکاردێنن، بەڵام دیارە نیازیانەیە نەیدەن دابشی نەکەن. یعنی من نازانم بۆ ئەگەر دابشی نەکەن بەڕاستی بە هیچ شێوەیەک لیان قبول ناکەین دەین لێرە خۆپیشاندان دەکەین لە بەردەم ئەنجومەنی وەزیران. کەژناسی هەرێم بڵاوی کردەوە زۆرترین بەفر لە حاجی ئۆمەران باریۆ و کەمترینیش لە ناوچەی چەمکانێ و ئامێدی باریۆ. بەڕێبەراتی گشتی کەژناسی هەرێم بڵاوی کردەوە زۆرترین بەفر لە هەرێمی کوردستان لە ناوچەی حاجی ئۆمەران باریوە کە 18 سانتیمەتر بووە و کەمترینیش لە چەمکانێ و ئامێدی بووە کە 1 سانتیمەتر بووە. بەڕێبەراتیەکە ڕێژەی بەفربارینی هەندێک لە ناوچەکانی هەرێمی کوردستانی بڵاو کردەوە و ئاماژەی بەوە کردووە لە پێنجوێن 11 سانتیمەتر و لە مێرگە سوور 7 سانتیمەتر و لە یاخسەمەر 4 سانتیمەتر بەفر باریوە. هاوکات لە چۆمان 3 سانتیمەتر و چوارتا و کانی ماسی 2 سانتیمەتر و لە ئامێدی و چەمکانێ کەمترین بەفر باریوە کە 1 سانتیمەتر بەفر بوو. بژاری ئێستان پێشکەشکردن ئاسوودەم.